بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست، خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆژ لە پرۆگرامی کینوی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوایەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە دڵ و دەروونێکی زۆر ئارام و بە تەندروستیەکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان بن. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز لەر جێگەیەگەن، هیوای تەندروستی و کامەرانیتان بۆ دەخوازین کە هەموو ڕۆژێکتان لە خۆشی و شادی دابێت. ئازان و خۆشەویستان لەم بەرنامەیەماندا لە بەرنامەی کینوی پەیامی ڕۆژدا کۆمەڵەیەک تەوەر و بابەتمان بۆ ئامادە کردوون لەو تەوەرانەی کە ئەمڕۆ پێشکەشی ئێوە عزیزی دەکەین. لە تەوەریەکەماندا باز لە پرۆژەیەک دەکەین بە ناوی پرۆژەی پێشەوەکە باسکردنە لە خزمەتکردن بە قورئانی پیرۆز و هەروەها فەرمودەکانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم و بزانین پرۆژەیە باز لە چی دەکات وەروها بزانین چۆن ئەو خزمەتانەی پێشکەش بە گەنجان و لاوان دەکات کە لە دووهۆکەوە لەو بارەیە و میوانێکمان دەبێت. وەروها لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی گیانی دادگەری دەکەین، زانی دادگەری لە هەرێمی کوردستان لە جیهاندا چۆن کاری لەسەر دەکرێت، کامە ڕۆژێکە لەسەر ڕاستپاردەی نەتەوە یەکگرتوەکان لە تەواوی جیهاندا کۆڕ و کۆبوونەوەی بۆ ئەنجام دەدرێت بۆ زیاتر هۆشیارکردنەوەی ئاشنابوونی هاوڵاتیان بە چەمکی دادپەروەری و بۆەوەی کە هاوڵاتیان ئاگاداریەوە بن کە دادپەروەر بن وەروها و هیچ زوڵم و زیانێکیان بەر نەکەوێت لەلایەن دەسەڵاتداران یاخود لەلایەن کۆمەلگا بەگشتی و ئەو دادپەروەرەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا چین و ئایا بۆچی لە هەرێمی کوردستاندا دادپەروەری و دادگەری کۆمەڵایەتی پاشەکشەی کردووە و کارەکانی بۆچی دەگەڕێتەوە گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین وەروها کۆمەڵەیەک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون. بەڵێ بەڕێزان سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا، فەرموون با پێکەوە بینەر. بەڵێزان لە زۆرێک لە شار و شارشەکانی هەرێمی کوردستاندا خۆشبەختانە چەندین پرۆژە سەبارەت بە ئاشنابوون بە فەرمودەکانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم وەروها و زانست و زانیاری وەرگرتن لە قورئانی پیرۆز لە چەندین شار و شارشەکان ئەنجام دەدرێت بۆی کە گەنجان یاخود خەڵکانی دیکە ئاشنابن بە فەرمودەکانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم و زانستەکانی قورئان. ئێمە لەو تەوەرێماندا کە لە دووهۆک و میوانێکمان دەبێت قسە و باز دەکەین لەسەر ئەو پرۆژەیە و بزانین ئەو پرۆژەیان باز لە چی دەکات و بزانین ئایا پێشبڕکێ لەوەی کە زیاتر گەنجان فێری سنەتەکانی پێغەمبەری خوا و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بن. میوانێکمان لە دووهۆکەوە دەبێت بەڕێز کاک سەلاح حاجی سەرپەرشتیاری پرۆژەی پێشەوە. کاک سەلاح سڵای خوا لێبێت، سپاس بۆم دەرفەتەت بە ئێمە بەخشین. بەڵێ میوانێکمان دەبێت لە دووهۆکەوە کاک سەلاح گەرگوێ لە دەنگی ئێمە بێت. کاک سەلاح سڵای خوات لێبێت، سپاس دەکەین کە ئەم دەرفەتت بە ئێمە بەخشیوە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. هەروەسا ئەژی گەلێک سوپاسی هاواتکەم بۆ vê derfetê
گەلێک سوپاس. زۆر سپاس کاک سەڵا پرۆژەی پێشەوا باز لە چی دەکات ئەم پرۆژەیەتان کەی ڕاگەاندووە؟ دەستپێک بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله. پس نو سوپاسی بوی خدایی یه قرآن پیروز افرای کری بو یاسا و دستور بو وی گردونی و جیانا مروفاینیه. هر وصا صلاة السر پیامبری وی یکو پیاماوی پیروز بو مبوی باشترین ریک و ریباز. پروژه پیشوا پروژه که بو خدمت کردن قرآن پیروز و سنت پیامبری صلاة السر بن. اف پروژه هنش لای بنده و چند مامستای دلسوز و بری چند هیوه که هات راگهاندنه کب آنهی خدای مازن و دلوان سهی و مهه تاقی کرنا وی پروژه دهیت دست بکرنه. زۆر باشە پرۆژەکەتان تایبەتە بە چینێکی دیاریکراو یاخود هەموو کەس دەتوانێت بەشدار بێت لەم پرۆژەی ئێوەدا. هەلبەت پرۆژەی پێشەوە پێنگاوەکە دەستپێکیە و مدوێتن ئەس ئاماژێ بۆ چەندێ بدەم کۆ پرۆژەی پێشەوە ژێر چاودێری و سەرپەرشتیە دەستگای نوری حیکمەیە و ئەمل پارێزگا دهوکێ پێڕابووینە و ئەvە پێنگاوەکە دەستپێکیە ئانەهەیە خدای مازن و دلۆڤانش بەر هەندێ مە حەز کرد یا vekiriye بیتن بۆ هەمی چینە و تەخێن سەرانسەری پارێزگاها دهوکێ ئانەهەیە خودێ مە پێنگاوێت باشتر و یەت مازنتر البەرهەنە داهاتوویدا و ئەم بشێن جودا جودا بوارێت تایبەتدا سەبارەت خزمەتکردنا قورئانا پیرۆز و فەرمودەیە پێغەمبەری سڵاف لەسەر بن چەندەهان چاڵاکی و پێنگاوێن دیەن مازنتر بهاوێژین لێ ئەلدەستپێکێ وەکو ئەڤە پێنگاوە ئێکێ هەمی چینە و هەمی تەخەین خەڵکی بەشدار بووینە سەرانسەری پارێزگا دهوکێ و بادینان. زۆر باشە مامۆستا ئەو کەسانەی کە دەیانەوێت بەشدار بن لە پرۆژەکەتاندا ئایا ئێوە هیچ مەرجێکتان هەیە یاخود دەبێت هیچ مەرجێکیان تێدا بێت و لە چ تەمەنێکەوە دەتوانن خوێندکار وەربگرن؟ بله هەلبەت وەکوژبەری نەها من ئاماژە پێدای چونکی ئەvە پێنگاوە مەیا ئێکێ پارێزگاها دهوکێ وەکو چاڵاکیەکە سەنتەرێ نوری حیکمە پرۆژەیە پێشەوە مەچە مەرج نەدانانەک و ژیە چەندێ بیتن تا چەندێ بەلکو لە هەمی چین و تەخا و هەمی ژیان هەمی تەمەنان بەشدار بووینە کو مدوێتن ئەس ئیشارەتێژی ئاماژەیە بووە چەندێ بدەم کو پرۆژێمە بەریکانە وەکیت بژن پێنگاوە دەستپێکێ ینی پێکت هێتن ئش بەریکانەیەکە ژبەرکردنا پشکە جزئێ عەمایش قورئانا پیرۆز و سەد دوعا ئەش حسن المسلم کەلها مسلمانان یانجی بژن قەڵای مسلمانان ئانەهەیە خودێ کودوی پرۆژەییدا ئەدوێ بەریکانەیەدا دەوروبەرێت نێزیکی 800 کەسان بەشدار بووینە و هەروەسا وەکو من ئاماژە پێدای سەنتەرێ نوری حیکمە سەرپەرشتیت کەتن الوی پرۆژەی. مامۆستا ئەم پرۆژەیەتان دەست بەکار بووە یاخود کەی ڕادەگەێنرێ و کەی دەست بەکار دەبێت؟ البری چند مهان ما ڕاگەهاندیە و مە سوشیال میدیای بەڵاف کریە و زۆر باشە پێشتر ئاماژەت بەوە کرد کە بۆ لەبەرکردنی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەدەر لە لەبەرکردنی قورئان و فەرمودەکان باست پێشتر ئاماژەت بە چەند پرۆژە و پلانێکی دیکە کرد ئەو پرۆژانە چین کە بەدەر لە لەبەرکردنی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر لە پرۆژەکەتاندا هەیە؟ وی پرۆژەیدا مدوێتن ئاماژەیەک بۆ چەندێ بدەم کو باڵێ فەرمو پرۆژێمە وەکو پێنگاوەکە دەستپێکێمە دەست پێ کریە جوزێ عەمایێ و سەد دوعا یانجی سەد فەرمودەش حسن المسلمێ لێب ئانەهەیە خودێ مەلبەرە کوت بەرنامەیەمەدا هەیە
کو ام بردوام بن تا کو اوی پروژه قرآن پیروز همی درستاهی ادگل چندهان فرموده و حدیث پیغمبری علیه الصلاة والسلام بجدار بویا بداین اجبر کرنه و انشالله پنگاوت مازن بوی پروژه مل برهنه. زۆر باشە مامۆستا تا چەند دەستگای نووری حیکمە لەو سنوورەدا کاری کردووەمە چەندەمین پرۆژەیەتی کە لەو ناوچەیەدا پێشکەش بە گەنجان و هاوڵاتیانە و دەڤەرەی دەکات. موایه که کو عمل گل دزگه نوری حکمه پیوندی دانن کو چندهان جار دزگه نوری حکمه بشیوازه که رسمی سردان پارزگاه دهو که کریه و تشین بجم قضایم پارزگاه دهو که بونمونه قضای زاخو اتنهادا از شن بجم دزگه نوری حکمه 18 لق السرانسری کردستان هند گل 14 دستیان اب آنهی خود الپارزگاه دهو که نهادا دسته ما یا پارزگاه دهو که و قضای زاخو دسته که ازمونیه و امکار سر هندید کن که اوی دسته بکینه لقکا یا فرمی و رسمی و نوری حکمه اتشن بجم یعنی حتی راده که هر باش هاریکار بیند گل مدا دست پیکا پروژه و حتی ویره و حتی دیمایی پروژه سرپرشتی وی پروژه ایت کن و وی پروژه پریوت بند و بشیوازه که گله که باش هاریکار بویند گل مدا. زۆر باشە مامۆستا لەم سەردەمی تەکنۆلۆژیادا کە وەک دەزانین گەنجانمان زۆربیان ئالوودەی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان بوون. لە کاتی ڕاگەاندنی ئەم پرۆژەی ئێوە لە پارێزگای دهۆک بەدەمەوە هاتنی گەنجان چۆنە تا چەند مایە دڵخۆشیە؟ ئایا گەنجانێکی زۆر یاخود خوێندکارێکی زۆر پەیوەندیان بێەوە کردو کە بەشدار بن لە پرۆژەکەتاندا؟ مرام آمیا سرکی بسیار که گله که گرنگود جه خود آبو مرام آمیا سرکی الوی پروژه که او نهادا سوشیال میدیای تایبتی الهرم کردستان یعنی گنج چینه گنجان گله بخواه مجیل کریه تشین بجم تاراده که زور جی یعنی دمکت بوریتن به سوشیال میدیای و بیکو مفابه جی لبهت ورگرتنه و مجی او بوی مرمه کو چندهان گنجت ما ماشاءالله یعنی زیرک و نمونه یعنی چین بجم سرانسری بادینان کود نهادا یعنی کست نمونه نه و تشین قرآن همیه چین بجم یعنی جبر بکن چندهان فرمودت پیامبری صلوات سر بن جبر بکن لیکو کسک چین بجم البادینان و صاحتانها نبویا سرپرشتی که عبدالرستاهی یا وان گنجان یا وان کسان بکتن کو پنگاوان بوانا یانجی ریک آسان بکتن اب فردی تلویره کود سردم سوشیال میدیای خلق که بخواه مجیل کریب تایبت چینه و تاخ گنجان کو ام دست بوی پروژهی بکن و پانهی خودت بردوام بن کو بو خدمت کرنا قرآن و فرموده یا پیغمبری صلاف سر بن و هر وصا کو بشن گلک جاران امد بیجن یعنی پیلان براستیجی بو گنجان یانجی بو گنجت ما پیلان تینا دانان کو شری بهین لادانه ات کو ملگه کو ام همید زانن سرملی گنجات هتا آوا کرنه کو ملگه یعنی رولک گلک گرنگ گنجان ات کو ملگه دا هیا بو پیشخستنا کو ملگه بو آوا کرنا ملتی بو پریوبرنا دولته گلک جاران پیلانت اینا دانان کو گنجت ما بهینه سردابرن برف خرابیه و بچن مجی بوی مرمه کو ام ببنه آسانکاریه که بکن یانجی ببنه او درگه کو اف گنجت هنه ریکت دا ببینن و برف قرآن پیروز برف شریعتی برف فرموده یا پیامبری صلاف لسر بن برف باشیه و خیره بهن انشاءالله تعالی. زۆر باشە مامۆستا سەڵاح لەم پرۆژەی ماوەی چەندێک دەخایەنێت و ئایا بەو شێوازە دەبێت کە لە کۆتاییدا فێرخواست تاقیکردنەوە ئەنجام دەدات پێشبڕکێی لەسەر دەکرێت چۆنی دەبێت؟
خالق دیا گرن که الویره اوجی کو اف پروژه اف ایکامین بریکانه کو سرکفتی ایک و جبری نهاجی من گفت 750 تا 800 قطابی یعنی 800 بجدار بوینه 800 کس ما هندک خلات بوی بریکانه داناینه بونمونه سرکفتی ایک و یه دوی چونا عمره کده افریقاینا عمره اوه هم خالقا گرنگه که ام بشن یعنی قرآن پیروز و فرموده این پیامبری صلاف لسربن ابوان کساب بدنش برکرنه و هم طاعت که دی ابوان کساب بدنه کرنه که اوجی افریقرنا عمره آنهیا خدای مازن سرکفتی ایکی و دوه و سرکفتی سیه بونمونه ما تای سی چاره و پنجه ما هندک خلات دیدان آینه بونمونه سرکفتی سیه 250,000 یه چاره 200,000 حتی سرکفتی دهه وی شوازی که 10 سرکفتی ادوی پروژه‌ای داد و بریکانه دا دهه نه خلات کرن اوجی پریکا پشکیشان پانهی خوده که هر دما تاقی کرن هات دست بکرن پشتی تاقی کرنه که انجام تاقی کرنه تهنا را گهاندنه اف سرکفتی تنب شوازه که راستو خو دهنا خلات کرنه شلای پروژه پیشوا الجیر چاودێری از دەستگەهێ نوری حکمە. مامۆستا ئاماژەت بەوە کرد کە تا ئێستا 700 بۆ 800 خوێندکار یاخود گەنج بەشداریان کردووە لە پرۆژەکەدا. ئایا ئەم ڕێژەیەتان مەحدودە سنووردارە یاخود دەتوانن لەو ڕێژەیە زیاتر قوتابی وەربگرن یاخود ئیمکانیەتان هەیە تواناتان هەیە کە لەو ڕێژەیە زیاتر خوێندکار وەربگرن؟ بله براستی جی چنکو درفت گلک نمایه بو تاقی کرنه اتنهادا ما درگه تومار کرنه گرتیه تا جبری دیماهی دست پیکا و مهجی درگه خود تومار کرنه یه وکری بو لیکو جبر کو دا کو تاقی کرن شوازه که تندرستیانه و شوازه که درست و پریوه بچید و نه تأجیل کرنه ما افردید و ما باش دید ام درگه تومار کرنه نهادا دا بخین کو سپاس بو خود رجا که باش بجدار بویا و اوه نابیت جارا یکی و جارا دیماهیه بلکو اوه ایکامین پنگا و دید بردوام بین آنه یا خود هر راستو خو پشتی تاقی کرن تیتا انجام دان و پشتی انجام تینا راگهاندنه ام ده دست بکن پشکا کادیش قرآن چندهان فرموده اندی یم پیامبری صلاف لسربن کو اف پروژه هنه آنهی خدای مازن بردوامی دانه و ام پیشبینیت کن کو اف پروژه ده برکت دار بیتن بونمونه کو جارات چید بیتن ام بشن و امکانیات مدا هبن هزاره ها کسا ام بجداری وی پروژه بکن انشاءالله تعالی. زۆر باشە مامۆستا شێوازی کۆششکردنەکەی فێرخواز چۆن دەبێت واتە و کەسێک کە تاقیکردنەوە ئەنجام دەدات لە ڕێگەی نامیلکەیەکەوە فەرموودەکان لەبەردەکات یان بە چ شێوازێک دەبێت؟ شواز تاقی کردن ما دستپیک جیراغ هندیه دستپیک و تا دیماهی کده تاقی کردن چوابیتن و ده انجام چوابن و ده جهل کیو بیتن میکانیزم اوی بریکانه اوی پروژه مهمی برنامه و پلان دا داناتیه و ما راگهاندیه و اف بجدار بویه تنه ما گروپ تایبت بود درست کرینه و ما همی سروی تشتی آگهدار کرینه که شواز تاقی کرنه و پسیاران شواز نویسانه سر دفتره که شلای بریکانه شلای پروژه پیشوا تیتا برهف کرنه که دفتره که تایبته و پسیار جی جورا و جور ده هن بونمونه بوشایی دین، هل بجاردن دین، بسیار گشتی جورا و جورن. زۆر باشە مامۆستا پێشترە و پرسیارەشم ئاڕاستە کردی ئەگەر پێمان بڵێ بزانین خوێندکار لە چ تەمەنێکەوە وەردەگیرێت و تا چ تەمەنێک دەتوانن کە خوێندکار وەربگرن؟
خوێندنکار یەت بەشداری وی پرۆژەی چێن بێژم تەمەنی 8 ساڵیە 8 ساڵیە ما وەرگرتیە تا تەمەنی 73 ساڵیە 8 ساڵیە تا 73 ساڵیە و بۆ نمونە البنەرەتی ناوەندی سەرەتایی وەکوت بێژن هەمی چینەیەت خواندنێ یان ژیت بێژن یەت قوتابخانەیە سەر ئاستێ زانینگەهێ هەتا چێن بێژم مامۆستایên زانینگەهێ بەشداری ئەوی پرۆژەیە مە بووینە و چینەیەکە یا جوورا و جوور ئەش کۆمەڵگەهێ سوپاسیا خودێت کەین و ئەvە ژی ئێکش خاڵا ئەرێنی یا ئەوی پرۆژەیە و چینەیەکە جوورا و جوورا کۆمەڵگەهێ بەشداری کردینە دوی پرۆژەی و وێ بەریکانێدا باش کەواتە مامۆستا پلان و بەرنامەکانتان لە ناو پرۆژەکانتاندا بەپێی تەمەنەکان دەگۆڕێت بۆ نمونە لە تەمەنی 8 ساڵیەوە بۆ تەمەنی 15 ساڵ یا 15 ساڵ بەرەوسەر پرۆگرام و بەرنمەیان جیاواز دەبێت لە ناو پرۆژەکەتاندا ئەvە نەبوو vê مرحله بلکو قۆناغên dîv da قۆناغا niha da me ji berî niha jî amaje pêda ku qۆnaxeka vekiriye hemî kesek bejdar bûyne lê anehiya Xwedê qۆnaxê bêhê da berîkanên projeyên pêşewa تا 15 ساڵیە تا 25 ساڵیە هەروە ساڵ 30 ساڵیە تا 40 ساڵیە یعنی دیارە دەنگی مامۆستا سەلاح حاجی بە ئێمە ناگات بەڵازان بەردەوام دەبین لەسەر بابەتەکەمان کە پرۆژەی پێشەوە نیستم پرسیاریەوەی لێ بکەم کە بزانم ئەم جۆرە پرۆژانە تا چەند خزمەت بە گەنجان و لاوان دەکەن لەو ناوچەیەداوە ئەم جۆرە پێشبڕکیانە کە دەبینین لە ئێستادا لە زۆرێک لە شار و شارشوەکاندا ئەنجام دەدرێت هەم هاندانێکی زۆر باشە بۆی کە هاوڵاتیان و گەنجان ئاشنا بن بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەگەڵشیدا ئاشنا بن بە زانستەکانی قورآنی پیرۆز دیارە ئەمە وەستا سەلاح حاجی گوێبیستی دەنگی نابینەوە بۆی کێشەیەکەوە دەچی لە ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاوتانێ بێدازان هاوکارانمان دیتیان بۆ ئامادەکردون کە پیاوێکی تەمەن 78 ساڵ لەو تەمەنەدا ماوەی 10 ساڵە خەریکی کاری لە جوانیە پێکەوە بینەری ئەو بیتێدەنی السلام عليكم في خوشحال مبشع بيكوتنا منا ومهادي أحمد هماري 1930 تقريبا لحفتاويك ولا سمت مالم تردا ماويك لدايرة بون باي خانة نشين بوم تنوتم لمعلومة بيتاخد بوم هصام تشوم بلاي دكتور وتم متي برجمنت فقراتي هيا وتم دكتور أي من بيجبرش اللي أنا كم بوخم دكتور يبكم مالي شي وتي شيء قد ما سمنا عور جاكم جارجار ملوانية كم سمو مصباح وتي أتوانية وبكوتم بالله وتي أجر أود كلمة يبولاي من يعني بمعنى ورجل سرداني دكتور باشترا ولا تدسم كنا ورجل كن سفاز بخوا ما فضي خواي جوريا هزار كسم بيني وأول جزناب تنا دانشتو قسم كردوا
هەموو لە ژێر خاکێ من هەوا فڕە لێ دەم لەبان جازەکان سوپاس بۆ تۆ خوایە من لەم تەمەناوت گەیشتم بەتا ئەمەسا وەرزشەکەم ڕەفیقەکانم گەلێک لە مزگەوت گەلێ لە جیرانەکانمان پیان هەڵێم بە هەمویانە بەیان هەڵێم وەرزش بکەن کورە گەلێ باشە پەشیان کەوتووە بێتاقەت بوو ناخوار و خەلیج بوو ناڵێم دەوەرن جارجان هەفتەیەکە دوو ڕۆژ یاری بکەن سەعاتێ شەو ڕۆژێ 24 ساعتە سەعاتێ تەرخاندون بۆ سەحەتی خۆتان وەرن ئەڵێ ئێمە ناتوانین جا من کە دێم بۆ ئێرە عەفوەن زۆر لە برادران ئەڵێ وەڵاهی ئێمە لە ماڵەوە باسی تۆ کرد مامادی باسی لە شتاغی تۆکەین بەپیانن بە مامە و خاڵ و کەسەکانمان ئەڵێن وەرن بۆ وەرزش مامادیە کێ لێ تەمەنی هەیە یاریەکە کوردەوەژون هەڵێ وەڵای من ناتوانین وەڵا سوپاس بۆ خوا من ناڵێم مردوو زناکاتەوە بەڵام پیر لەوانەیە گەنج کاتەوە حوزەوتە وڵا تقریبا من لە سێی مانگی حوتی 2010 من ئەلێرا لەگەڵ کاکزانەوانە کەم زۆر نەبشراوم ئێدا لە کاتی کۆرۆنەکان هەرمانیە دوو نامای بەس لە ڕەمەزانی شانایەم لەبەر ڕۆژ و تراویح قوربان من کە تێم وەرزش زۆر حەزم لێیەتی وە زۆر ئیسفادەیشم لێ کردووە لە خواردن لە خەوتن تێگەیشتی لە خواردن لە ڕۆیشتن زۆر ئیسفادەم لێی کردووە لەم وەرزشە زا تاقەتشم لێی ناچێ زۆر حەزیشم لێیەتی ئەگەر ڕۆژێ نەیەم چۆن ڕێژگەرە خۆت بێتاقەت مزگەرەکە نەخۆ من ئەگەر ڕۆژێ نەیەم وەڵا ڕۆژی ژمێش وایە هاتم یعنی بێتاقەت نام لێی زۆر ئیسفادەم لێی کردووە هەفتەکە مستەمبەر ڕۆژانی سێشەمە وەکو بە عام کردومانە بە عوتڵە نایەن لەبەر سەحەتی خۆمان ئاخر لەشیش پێویستی بۆ ڕۆژی ئیستراحەتی بیتێ تەنها ڕۆژی سێشەمە نایبەر هەفتەکە کامل دێ وەڵا خۆرمان ڕێژ من ئیساش خۆرماڕۆنە خۆم مێل خۆم خورما خۆم بە کەرەوە تێگەیشتی چنگاڵی کوردەواری خۆمانەکەم تێگەیشتی بێتاقەتم خواردنم زۆر باشە لەکە بە خواردنا لە گۆشت خواردنا تێگەیشتی لە گۆشی سووری حیوانە یعنی قسوور ناگەم ئەلحەمدولیلا سوپاس بخوا تاقەتم بێلی باش دەست خۆش بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرتاش دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاوی خوای گەورەت لێ بەکار و چالاکی و زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە چییە بۆ مام بخەیتە ڕوو فەرموو. بەڵێ شێدا سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیار ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت یەکێک لەو چالاکیانە تایبەتە بە ڕۆژی گیانی دادپەروەری کە لە ڕۆژی گیانی دادپەروەریان لە پارێزگای هەڵەبجە ئیڤێنتێک بەڕێوە دەچێت دەربارەی هەڵەبجە و دادپەروەری و دادگای تاوانی نێودەوڵەتی من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای ماوەسا وەشمن کەوتە بێژی کۆمەڵی قوربانی کیمیابارانی هەڵەبجە و ڕێکخەری سەرپەرشتیاری ئیڤێنتەکە بزانم لە ئیڤێنتەکە چی دەگوزارێ ماوەسا وەشمن سپاس بۆ دەرفەتە لەم ئیڤێنتە باز لە چی دەکرێت تاکو ئێستا بۆچی دادگای تاوانی نێودەوڵەتی دانی بە تاوانی کیمیابارانی هەڵەبجە دانناوە بفەرمی. سپاس بۆیەوە تەبەن ئەم ڕۆژی جیهانی بۆ دادپەروەری نێودەوڵەتی لە ساڵی 1990 لە ڕۆما پەیماننامەیەک واژوو کرا بۆ قەدەغەکردنی تاوانە نێودەوڵەتیەکان تاوانی دژی مرۆڤایەتی تاوانی جەنگ تاوانی جینۆسایت جا ئەو ڕۆژە وەک ڕۆژی دادپەروەری نێودەوڵەتی دیاری کرا لە ساڵی 2002 بە تەواوی پەیماننامەکە کەوتە گەڕ لە ساڵی 2010 هەڤەی حەوت وەکو ڕۆژی دادپەروەری نێودەوڵەتی دیاری کرا 139 وڵات بەشداریان لەم پەیماننامەیە کردووە دەوڵەتی عێراقی لە ساڵ 2005 واژوێن پەیماننامەیە کرد بەڵام دوای 2 هەفتە کشایەوەلی ئێمە چەند ساڵێکە کەمپینمان ڕاگەیاندووە و تۆڕێکمان دروست کردووە لە ناو کوردستانە بۆ ئەوەی دەوڵەتی عێراق پابند بێ بە پەیماننامەی ڕۆما بۆی جارێکتر لە ناو عێراقا ئێمە ڕوبەڕووی مەترسی تاوانە نێودەوڵەتیەکان نەبینەوە وەکو هەڵەبجە قەزەی هەڵەبجە لەبەرەوەی پەیماننامەکە لە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە واژووکرا برەوە هیچ علاقەیەکی بەسەر تاوانی هەڵەبجەیان نیە بەڵکو واژووکرا بۆ تاوانەکانی 2098
تاوانێکی نێودەوڵەتی پارێزگای هەڵبجەوە تاوانی میاباران بۆچی تاکو ئێستا لە ڕووی بڕیارێکی عەدالەت و دادپەروەرانە بۆچی کۆمەڵگەی نێودەوڵەتی جۆرەك لە جۆرەکان بێدەنگە بەرامبەرم تاوان طبعا لە کاتی خۆیە ئەم پرسیارە وروژێنراوە هەتا ئێسش کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو تەنها تەماشاکەرێ بۆ تاوانەکە پێناسە کراوە لەبەرەوە ئەو کاتە زروفی ئیقلیمی و نێودەوڵەتی جۆرێکی تر بوو و کۆمەڵگەی نێودەوڵەتی بە جۆرێک تر سەیری سەدامیانە کرد هەتا تاوانی کیمیابارانی هەڵەبجەی ئەنجامە دەوڵەتانی زلهێز بۆ خۆیان با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان لە جەنگی عێراق و ئێرانە تەرەفدار بوون یان تەرەفداری سەدام و یان تەرەفداری ئێران بوون ینی بەم شێوەیە شتەکە بە سیاسی نێودەوڵەتی کرا لەبەرەوە هەمویان چاوپۆشیان لە تاوانەکە کرد بەداخەوە پێم بڵێ لەم ئیڤێنتە باز لە چیەکەنەوە کێنە و کەسانی کە لێرە باسی دادپەروەری نێودەوڵەتیەکە ئێمە لێرە زیاتر سیمپۆزیۆم و ئیڤێنتەکەمان سەبارەت بە بڵاوکردنەوەی وعیە سەبارەت بە ڕۆژەکە ئێمە وەکو هەڵەبجە پێویستمان بە دادپەروەری زۆرە لە چەند ڕوویەکەوە باسی دادپەروەریە کرێ لێرە شێوە سیمپۆزیۆمێکە کۆمەڵێک خەڵکی پسپۆر و شارەزا لە بواری یاسا و معریفەی دادپەروەریە هێنراون لێرە باس لە تاوانە نێودەوڵەتیەکانەکەن و پاز لە مووقعی هەڵەبجە ئەکەن لە ناو تاوانە نێودەوڵەتەکانەوە باسێکی معریفی دادپەروەری هەکەن سواز بۆ ئێوەش بەڵێ شتێکدا دیارەوە باوەساوەشمان بەڕێوبەری باسی لەوە کردکە لێرەدا باس لە تاوانە نێودەوڵەتیەکان دەکرێت باسی دادپەروەری جیاین دەکرێتەوە پارێزگای هەڵەبجە و تاوانی کیمیابارانیش لە ئەو چوارچێوەدا لەکوێی ئەو دادپەروەری جیانێدا خۆی بینیوەتەوە بەدەر لەم چالاکیە بۆردی ڕێکخراوە ژنگەیەکانی سلێمانی و هەڵەبجە ئەمڕۆ پرۆژە و چالاکێکی جیاوازیانەیە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ماڵ بە ماڵ لە ڕێگەی زەرفی نامەوە دەگەڕن بۆ ئەوەی کە هاوڵاتیان هۆشیار ببنەوە ڕێنمایان پێ بدەن لەوەی کە ئاو بەفیڕۆ نەدەن لەبەرەوەی لە ئێستادا هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی قەیرانی ئاو کەماوی بۆتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بەڕێزان پەیامنێرمانی دریز محەممەد لە هەولێرە و ئەزلایڤێکی بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەربین. سڵاتان لەبێت بینانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ ئێستا ئێمە لە نێو مەیدانی ئاژەڵانی نێشاری هەولێر ئەمڕۆ سەرەتای هەفتەیە و چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز. یەکێک لە فەریزەکانی جەژنی قوربانی پیرۆز ئەوەیەکەوە هاوڵاتیان قوربانی بکەن یاخود ئەو کەسانێکەوە خوا پێداون قوربانی بکەن. ئێمەش بۆ ئەمە بەسە هاتوینتە نێو مەیدانی ئاژەڵان لە شاری هەولێر کە دەبینی قەرەباڵغێشی زۆری پێوە دیارە. ئێمە لەو شوێنەیەکەوە هاوڵاتی دێت بۆ مامەڵەکردن سەبارەت بە قوربانی وە ئەگە هاوکارم یارمەتی دێنیشم بێت دەوروبەری من هاوڵاتیەکی یەکجار زۆری لێیە بۆ ئەوەیکەوە هاوڵاتیان هاتوون و ئاژەڵەکانیان یاخود زۆرە جیاوازەکانی ئاژەڵیان هێناوە تاوەکو قوربانی بکەن. من یەشێک لە کڕیارەکانم لەگەڵدایە یەشێک لە مامۆستا ئاینیەکان و هەمیش کڕیارە کەەوە هاتووە ئاژەڵێک بکرێت بە نیەتی قوربانی. ئاسڵاو لێ بە مامۆستا ئێوە ئەمساڵ هاتوون زۆرە ئاژەڵێک کردن بۆ قوربانی. بە بەنای خی گەورە میهرەبان پێشەچی پیرۆزبایی جەژنی قوربان هەموو موسڵمانانەکەین خی گەورە پیرۆز و مبارەکی بکە لە هەموو موسڵمانانی جیهان و کوردستان بە تایبەتی داواکەین لە خی گەورە بکە جەژنەشی پڕ لە خێر و خۆشی بی. بەڕاستی ئێمەش ئەگەر خوا بکەتە قسمت ئەو ڕاتینە حیوانێکی گەورە بکرین لە بۆ قوربانی ئەگەر خی گەورە بکاتە قسمەتی ئێمە ئینشاءڵڵا. چۆن حیوانی گەورە واتە بەتەنها دەیکڕی و دێکێ قوربان یاخود چەند نەفرێکن بەیەکەوە دەیکردن دێکنەوە؟ وڵی تەبان هەموو سار ئێمە تقریبان 7 کەس خۆمان لێک ئەدەین و حیوانێکی گەورە دەکرین مەسەلا جوانەگابی مێنجین بزیاتر ئەمە حەزمان لە مێنجینە لە بەرەوەی سعرەکەی خەفیفترە بە 7 کەسان خۆمان لێکدا و ئینشاءڵڵا ئەگەر خوا بکاتە قسمەت دەیکڕین و لە جەژن دەیکەینە قوربانی. زۆر باشە مامۆستا بە ئێوە حەوت بەرام بکڕن جیاوازی تێ لەگەڵەوە یەک مێنجی بکڕن؟ وڵی بەخۆی تەبعاً مێنجینێک بکڕی هەرزانتر ڕادەوەستی و ئاسانتریشە ئەگەنە لە ڕووی شەرعەوە شەریعەت دەفەرمێ مەسەلەن حیوانی هەرکەس بە تەنیا حیوانی بکاتە قوربانی خێری پترە هەرکەسە یەک و بەران یاخودی یەک و بەردیل بکڕ یاخودی یەک و مەڕ بکاتە قوربانی ئەوەیان شەریعەت دەفەرمێ خێری پترە لەوەی ئەتوو ببیە هاوبەش لە حیوانێکی گەورە. زۆر باشە مامۆستا تۆ وەکو مامۆستایەکی ئاینیش ئەجر و پاداشتی ئەو کەسانێکەوە قوربانی دەکەن ئەجر و پاداشتیان چەندە لای خوای پەروەردگار؟ بەتاکید
خۆشەویستمان عەلەیهی سەڵات وسەلام فەرمودەی هەیە ئەفەرمێ ما عمل ابن آدم يوم النحر أحب إلى الله تعالى من إراقة الدم إنها لتأتي يوم القيامة بقرونها وأذلافها وأشعارها وإن الدم لا يقع من الله بمكان قبل أن يقع من الأرض فطيب بها نفسه خۆشەویستمان فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هیچ کەسێک لە ڕۆژی جەژن کردەوەیەشی واناکە کە لە لای خوای گەورە خۆشەویستتر بی لەوەی کەوا خوێنی ئاژەڵێک بڕێژی فەرمووی ئەجر و پاداشێکی گەلێک زۆری هەیە فەرمی چونکە یەکەم قەترە خوێن لە لای خوای پەروەردیگار ئەڕژێ ئەو لەسەر زەویدا ئەڕژێ چونکە فەرمی لە ڕۆژی قیامەتە ئەو حەیوان ئەو ئاژەڵە دێتەوە بەردەمت بە ئەجر و پاداشتەکەی فەرمی بە چمەکەی بە شاخەکەی بە موەکانی فەرمی فەطیب و بیها نەفسە فەرمی خۆتانی پێپاک بکەنەوە چونکە ئەجر و پاداشتی زۆرە فەرمی بەهۆی کردنی قوربانی ئێوە پاک ئەبنەوە لە ژەنجی تاوان. زۆر باشە مامۆستا دەمەوێت ئەو پرسیارش بکەم کە قوربانی کەسێک قوربانی دەکا ئاژەڵێک سەر دەبڕێت وا باشتر ئەو گۆشتەی بدات بەچێ؟ بە تاکید بەخۆی شەریعەت ئەفەرمێ وا سونەت ئەگەر قوربانیەکە نەزر نەبی قوربانی سونەت بی هەمووی دابەش بکە ئەفەرمی ئیلە تەنها یەک پارو یعنی یەک پارو یاخود سێ پارو لە جەرگەکەی بخوا ئەوی تریان هەمووی بەسەر کەسی مستحق دابەش بکە کەوە کەم دەرامەتن یعنی خێخێرە گەورەکە لەوەیدایە گۆشتەکە لە بۆ فەقیر و هەژارەکان بڕوا تەنها بخۆی دوسێ پاروە وەکو لقمێک لە جەرگەکەی بخوا ئەوی تریان هەمووی بداتە کەسی مستحق و هەژار و فەقیرەکە. زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم. بەڵێ بینێران ئەوەی کە ئێمە دەیبینین ئەوەی کە ئێمە دەیبینین بەشێکی زۆر لە ئاژەڵەکانە کەوا لێرە دانراون و کڕیارێکی زۆری هاتوونەکەوە بۆ بەنیەتی قوربانیکردن و بەنیەتی قوربانیکردن. من دەمێت یەشێک لە فرۆشیاران وەربگرم کەوە نرخی ئاژەڵەکانی زۆر لابێت. سڵاو لەبێ من دێتە سڵاو لەبێ کاک حاجی من دێمە لای جەنابەت تەوەکو فرۆشیارێکی حەیوان پێتان وایە هاوڵاتی لەم ساڵدا زیاتر دێت بۆ کڕینی ئاژەڵ یاخود کەم؟ مخیر مستەر چاوم ئەو سارەکە عالەم زۆر دێ لە قوربانی بێغات قوربانی زۆر دەکە هەولێر خێرکەرە خێری زۆر دەکا بازارەکەش عیبینێ بازارەکە خۆشە وەڵا هیچ عیبینێ. نرخەکانی نرخی ئاژەڵەکان دابەزیوە بۆیە هاوڵاتی زیاتر دەیان هەروەک خۆیت تەقیمەوەی قوربانی یەک دوو ناگران بووە 38 دینارە و 37 دینارە و یعنی زیانیش بووە و هاوڵاتیش دێ هاوڵاتی دی ئەدی ئەو لۆ خوایە کاکە خۆلو عەبدینی سارێ یەک جارە واجبە مامۆستا واجبیا کردی کاکە. ئەی بە جۆرێکی تر بڵێم نرخی ئاژەڵەکان لە ئێستادا چەندە بە گچکە و گەورەوە؟ گۆرکە نێر قوربانی بگسکە تقریبا 40 دینارە 39 دینارە ئی گەورەترش 37 و 38 و ئەو سارێ گۆرکەمێ 31 و 32 ئەوانە بۆ قوربانی دەشێن ئای بۆ قوربانی بەدی دەبی سێ ساری دیتبی ئارێوە ئەی ئەوانە کە ئاوز بن نابێت یان ئاوز ئەگە هەراش ئاوز بی کابە بخۆی ناخ ئەگە هەراش ئاوز بەرا هەیە دیار نیە گچکەیە ئەوی نازانێت کابە بزانانی نافرۆش ئاوز بکو قازانجی خۆیەتی ئەگەر نەیفرۆش قازاز ناق قازا کابە هێن هەنافرۆشە گوناعی دەکاتێک کابە دەیە گوناعە نایفرۆشم ئەگە بزانانی هەراش ئاوسە بەرا هەیە نازانی دەفرۆشی ئەگە هەراش ئاوز گوانی دەکا کابە بخۆی نایکڕ کابە نایفرۆشی چاوەکەم خێرەکەم بڵێ بینەرێن بەڕست ئەوەی کە بینیتان بۆچوونی بەشێک لە هەم کڕیاران و هەم فرۆشیاران بوو کەوا لە ماوەی ڕابردوودا کەوا ئەم هاوڵاتیانە هاتوون بۆ کڕینی جۆرە جیاوازەکانی ئاژەڵ ئەم ساڵ بەراورد بە ساڵان جیاواز لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیەکی زۆر هاتوو بۆ ئەوەی فەریزەی قوربانیکردن ئەنجام بدات ئەوەشی کە دەیبینن ئێوە لە شاشەی لە چاوی کامێرای پەیامەوە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانێکەوە هاتوونەتە ئێرە و بڕیاریان داوەکەوە قوربانیکەن بە هەموو جۆرەکانیەوە هەم بەران بێ هەم ئاژەڵی بچوو بێ و هەمیش ئاژەڵی گەورە بێت کەوا نرخەکانیشیان بەراورد بە ساڵانی ڕابردوو هەم گران بووە و هەمیش هاوڵاتی لەم ساڵدا زیاتر هاتووە بۆ ئەوەی کەوا قوربانی بکات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد سپاس بۆ خستنەڕووی کار و چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێر. بەڵازان بە بۆنەی نزیکبوونەوە لە جژنی قوربان زۆرێک لە وڵاتیان و دەو دەخەرێکی کڕینی ئاژەڵ بۆ قوربانیکردن بەداخەوە لە هەرێمی کوردستان وەکو تەواوی بابەتەکان و وەکو تەواوی پێداویستەکانی دیکە ئەو بابەتەش یاخود ئەو
کڕینی ئاژەڵ و ئۆبانە نرخیان زیاتر بەرز بووەوە مەش کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە وەروە قەیرانی داراییش یەکێکە لەوەی کە لەوانەیە کەمتر ئەمساڵ هاوڵاتیان مەڕ و ئەو ئاژەڵانە بکڕن بیکەنە قوربانی بۆی و قەیرانی دارایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام بەگشتی لە هەرێمی کوردستان خێر و خێراتێکی زۆر دەکرێت لە تەواوی مانگ و ڕۆژەکانی ساڵ کە خوای گەورە بۆ مرۆڤەکانی دابین کردووە. بەڵێ گەراوکارانمان ئاماژەمان پێ بکەن پەیامنێرمان پێم وا بێت چیانووری لا کەرکووکەوە گەر ئامادە بێت چیا وەردەگرین؟ ببورن بە ڕێزان وا دیارەکە پەیامنێرمان چیانووری لە ئێستادا بەردەست نییە. بەڵازان لە چەوەری دوین بەنامەکەماندا باز لە ڕۆژی گیانی دادپەروەری نێودەوڵەتی دەکەین کە لە تاوی گیاندا کا لەسەر ئەم چەمکە دەکرێت و زۆرێک لە کۆمەڵگاکان و دەوڵەتەکان کا لەسەرەوە دەکەن کە دادپەروەری لە کۆمەڵگاکەیان یاخود لە وڵاتەکەیاندا بچەسپێن و لە ئاینەکانیشدا خی گەورە تەواوی پێغەمبەرانی بۆ ئەوە ناردووە کە دادپەروەری لە ناو سەرزەویدا بچەسپێنێت و هەروەها ئەو ئاینانەشی کە لە سەرزەویدا هەن کە زەمینین زیاتر گرنگی بە دادپەروەری دەدەن و باز لەوە دەکەن کە پێویستە دادپەروەری لە تەواوی کۆمەڵگادا بچەسپێت گفتوگۆ دەکەین لەو بارەیە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا زانست زانات توێژەری کۆمەڵایەتی مامۆستا زۆر بەخێر زۆر سپاس زۆر بەخێر زۆر سپاس بۆ ئێوە سپاس. ئەوەستە زانە ئەگەر سەرەتا باز لە چەمکی دادپەروەری بکەین دادپەروەری واتای چی؟ بەیانی ئێوە و بینەرانی بەڕێز باش بۆی کەوەکو ئاژەڵانی کە بینیمان لە راپۆرتەکانە نەبینە قوربانی پێویستمان بە دادپەروەریە ئەلبەتە دادپەروەری لە بینی تاکەکان نابێ وەگوۆی کە پێویستە لە هەر وڵاتێکە لە هەر خێزانێکە لە هەر ژینگەیەکە ئێمە سێ کەسی لێرە دادپەروەری هەبێ بۆی باش بژین بۆی بە ئاسوودەی بژین پێویستمان بە دادپەروەریە بۆی بە ئاسوودەی بژین یانەگە لە نێوان دەوڵەتان نابێەوەی کە ئەمڕۆ ڕۆژەکەیەتی دیسانەوەش پێویستی بەوەیە کە دادپەروەری هەبێ این دادپەروەری هەبێ لە بینی وڵاتێکی گەورە وڵاتێکی بچووک لەبەرەوەی کە ئەم لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی سەربازە و لە ڕووی اقتصادەوە گەورەترە نەک بێت نەیات مافی دەوڵەتێکی بچووکتر پێشێل بکە یان کولتورێکی گەورە کولتورێکی بچووک لە بین بێرە بیکاتە قوربانی یان ژێرپی خایان هەتا دوایی بۆیە دادپەروەری لە خێزانێکەوە لە تاکێکەوە لەگەڵ خودی خۆیە ئەمە زۆر گرنگە ینی تەنها دادپەروەری پێماوانە بە شتێکی لە دەروی ئێمەیە من ئەگەر لەگەڵ نەفسی خۆم دادپەروەر نەبم ناتوانم لەگەڵ خێزانەکەشم دادپەروەرم ئەگەر لەگەڵ خێزانەکەم دادپەروەر دەبم لەگەڵ مناڵەکانم لەگەڵ هاوسەرەکەم لەگەڵ دایک و باوکم ناتوانم لە ژینگەی و فەزای عامە باسی دادپەروەری بکەم ئەگەر نەشم توانی باسی ئەگەر دادپەروەر نەبووم باسی دادپەروەریشم نەکرد ینی کەڵام باسم نەکرد ینی کەواتە لەسەر سکەکەنی کەواتە ژینگەیەکی ناتەندروست ژیانێکی نالەبار و ناهاوسەنگێک دروستەکە هەموو ناهاوسەنگێکیش ئەم کورسەی من ئەم لەسەری دانیشتوم چوار پێچکەی هەیە وانێ چوار قاچی هەیە ئەو کاتی دانەیەکیانی نەبێ ئەم مهدەدە ئەم کورسیە دانیشتن لەسەری مهدەدە ئەو کاتی دوو قاچی نەبێ زیاتر مهدەدە و ڕەنگە بشکەوێ ئەمە بۆ ژیانی تاک بۆ ژیانی خێزان بۆ ژیانی حیزبی سیاسی بۆ ژیانی حکومڕانی حتا بۆم گردوونە گەوری کە ئێمەتیاین لەبەری کە نەعەدالەتی هەیە هەمومان و هەموو فەیلسوفەکان ئەڵێن ئەم ڕۆژ ینی ژیان مهدەدە کە باسی ژیانەکەم باسی گۆی زەوی بۆکەم ئەڵەن مهدەدە کە هیتە سەر عێراق ئەڵەن لەبەری نەعەدالەتی هەیە عێراق بەرەو ئەشکەوتێکی تاریگە ڕۆ کە هیتە سەر کوردستان ئەڵێن قیتالەکەی و لەسەر سکە دەرچووە کەواتە سەبەکە چییە؟ سەبەکە نەبوونی نەعەدالەتی وای کردو لە خێزانێکە و لە تاکێکەوە تا هەرێمی کوردستان تا عێراق تا شەرقی ئەوسەد تا هەموو گۆی زەوی لە ئێستایە لە ژێر هەڕەشەدا ئەو هەڕەشێش بەر لەوەی هەڕەشێکی دەرەکی بێ هەڕەشێکی ناوەکێکە من نەعەدالەتێکە دروستمان کردو نەعەدالەتێکە لە دابەشکردنی داهات و سامان نەعەدالەتێکە لەوەی کە تۆ کولتورەکەی تۆ بۆی هەیە سەردەست بێ بۆیە زاڵ بێ بۆی هەیە قسە بکە کولتورەکەی من نا دینەکەی من نا نەعەدالەتێ لەوەی کە تۆ دەوڵەتێکی بە ئارەزوی خۆت بە نەعەدالەتی ژینگە وێرانەکەیت ژینگە پیسەکەی ئەمە تۆ زیانت هەیە تۆ بوویتە مەترسی بۆ سەر ئەم ژیانێکی ئێمەیتیان کەواتە مامۆستابایمە باز لە کۆمەڵگەی خۆمان بکەین کۆمەڵگای من لە ئێستادا تا چەند پێویستی بە دادپەروەری هەیە یاخودایە دادپەروەری تێدا بەرقەرارە وەڵا بەر لە کۆمەڵگەی خۆمانە ئەمە جیسی خۆمان پێویستی بە عەدالەت هەیە ئێستا هەروتانی واوتان لای من ئەوم لانی منە عەدالەتیە لەلاتە مامۆستا نەبینیوە ببوورە زۆر سپاس بۆ کۆمەلگای کوردی بۆ هەر کۆمەلگایەکی تریش کاتی عەدالەت هەیە تاکەکان هەست بە ئاسایشی دەرونیەکەن کە ئاسایشی دەرونی بەرقەرار بوو ئاسایشی کۆمەڵاتی بەرقەرار بێت کە ئاسایشی دەرونی کۆمەڵاتی بەرقەرار بوو
کۆمەلگایەکی تەندروستمانە بێ تاکێکی تەندروست لە کۆمەلگایەکی تەندروستە دروستە بێ لەم کۆمەلگایە ئیبداع دەست پێکە لەم کۆمەلگایە داهێنان سەرهەڵەدا لەم کۆمەلگایە هارمۆنی و پێکەوە گونجانی تاکان پێکەوە سەرهەڵەدا بە پێچەوانەکەشی هەمووی کە ڕۆژانە لە ئیخبارەکانی بیستین ڕۆژانە لەسەر شەقامەکانی من چاومان پێکەوێ و ڕۆژانە لەمسی ئەەکەی نەزانی ئەمە لەو نەبوون و خەلەلی عەدالەتەیە کە لە کۆمەلگای ئێمە هەیە ئەوەیە کە ئەکرێ ئێمە مهدەدین بۆی کە باندی مافیایی و باندی دەرمان و باندی سیاسی و باندی چوزانم هەموو ئەمانەی تر دروستە بێ و دروست بووە ئەو کاتەی ناعەدالەتی لە کۆمەلگایەکە بەرقەرار نییە من یان ئەبێ خەریکی چاکردن بم و ڕەنگە تووشی تونند و تیژی بم یان ئەبێ سەری خۆمەڵ بگرم بڕۆم هەرەوەی کە لە ڕۆژی ڕابردووە سەرچاوێگەڵێ لە ساڵی ڕابردووە 6,000 کەس هەرێمی کوردستانیان بەجێهێشتووە ئەمە سەبەبەکەی چییە؟ یعنی هیچ کەسەیە باوەشی دایکی پێ ناخۆش بێ بەڕاستی پرسیارێکە کەسمانە داواشی دایک پێ ناخۆش بێ ئیلا مەگەر ئەم دایکەمان دایکێک بکە دایکێکی زۆر تونوتیژ بێ دایکی زۆر ناعادل بێ دایکێکی زۆر خراپ بێ یعنی من ئەو مستەڵەحی کە ناوی بەکاربێنی حتا ئەگەر دایکی ڕاستەقینەش دەبێ نامانێ بەجێ بەلین چونکە نازانین ڕوو ئەکەینە کوێ نازانین ئەگەر باوەشەکە خراپیش بێ نازانین ئەو شوێنێک کە بۆیەچین لەم باوەشە خراپتریانە بەڵام دیارە ئەم باوەشە ئەوەندە خراپە کە ئێمە ئامادەین ئەمە زۆر گرنگە کەواتە ئەم ژینگەیە ئەوەندە خراپە زەوی کە شوێنێکی ئەمینە بۆ ژیان کە من ئێستا ناترسم نوقم بم بەڵام ئامادەم ئێرە بەجێ بێڵم بۆسکی دەریا بۆسکی بەحر چونکە پێم وایە هێشتا ئەوێ لێرە ئامنترە ئینسان ئەگەر ماڵێکی ئاگری تێبەر نەبێت لە ماڵەکەی ڕناکاتە دەرەوە ئەمە کێ دروستی کردو ئەم نادادپەروەری کە ئاوا 6,000 کەس لە ساڵێکدا ڕووکاتە دەرەوەی وڵات دڵنیام لەوەی کە نادادی وای کردومانە وڵات بەجێ بێڵن بێگومان نادادی وای کردووە من لە سەرەتاوتم ئەمە هەڵاتنی لە بەرپرسیارەتی وە هەڵاهاتنی لە وەڵامدانە بۆی ئەمێ وەڵامەکەم کاملکەم یەکەم جار کە باسی عەدالەتم کرد باسی عەدالەتم کرد مرۆڤ لەگەڵ نەفسی خۆیە هەروەی کە خوا فەرمێ من أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها یەکەم جار لەگەڵ نەفسی خۆت دووەم جار لەگەڵ خێزان سێم جار یعنی ئێمە ئەگەر وەکو تاک وەکو مرۆڤ وەکو ئەم کۆمەلگایەکی عادل بووینایە دەسەڵاتێکی عادلمان نابوو و ئەگەر دەسەڵاتێکی عادل هەبووە نەیتوانی کۆمەلگایەکی عادل بەرقەرارکە بێگومان یعنی پێگەی من لە خێزانە لەگەڵ پێگەی سەرۆکی حکومت لە باسی عەدالەتە زۆری فەرقە ناعەدالەتی من لەگەڵ خۆم و مناڵەکەمایە لەگەڵ خۆم هاوسەرەکەمایە بەس ناعەدالەتی سەرۆکی حکومت لەگەڵ خۆی و هەموو ئەو شەعبایە لە دنیاە ئەگەر من ناعەدالەتی بکەم لە بەردەمی مەحکەمە لە بەردەمی گەلا لێپرسنەوە لە من ناکەن بڵێن ئەوە بۆیت بۆ نمونە فڵان کەس برسی بوو چونکە واجبی من نییە وەلای خواش بە هەمان شێوەیە بەڵام بۆ سەرۆکی حکومت لێپرسیون لەگەڵەکەی لەسەر ئەو 5 ملیۆن کەسێک کە ئەو سەرۆکاتیەکە بۆیە کە ئەڵێن حکومت ئەبێ باوکی ملت بێ باوکێکی بە ئاگا بێ باوکێک بێ خەمخۆر باوک ئاغا نیە زانی چونکە زۆر جار پێمان وایە باوک یعنی ئاغا ئەوەی کە بێ لێبا و محاسەبەکە و لە ڕاستیە وان نییە باوک ئەو کارکتەرەیە کە پشتی ئاوەڕێکە بەڵام لەبەر ئەوەی کە ئەو کەسانی لەژێر چەتری ئەمان ئاوە پشتێ چەمێنێتەوە بۆی کە خزمەتیان کە ئەمە نیشانە و بەڵگەی حکومڕانی ڕاشید و ڕازگۆیە کە من بڕوام وایە ئێستا ئەمە لە هەرێمی کوردستان بەداخەوە یەکێک لە گەورەترین غیابەکانمان غیابی دەسەڵاتێکی دادپەروەرە لەوەی کە سەیرێکی منی زەرد تۆیەکی سوور ئەوێکی پەمەی ئەوێکی شین بە یەک چاوکە ئەزانی من کاتی ئەچمە مؤسسەیەکی حکومی هەر مؤسسەیەکی حکومی نابێت لە باگراوندی من پرسێ ئەسڵا من چیم ئاینم هەیەیان ئاینم نییە چ ئاینێکم چه حیزبێکم دوجار من لەم کۆمەلگایەم دوجار من ئینسانم تەنانەت ئەگەر من زمانێکی تریشم بێ ئەمە ئەو ڕێساگەردونیانن کە مرۆڤایەتی لەسەری کۆک بووە نەک ئەوەی کە من لەبەروی لە فڵان بنەماڵنی مافم نییە داوای هیچ پۆستێ بکەم داوای ژیان بکەم من لەبەروی تەرتیبی کردنەوەم جیاوازە منە بێ مهدەد بم بۆی نازانم بەیانی من نیم ئەگەرمیان نامگری ئێکە من ئەوەم بوو من هەمیشە لەژێر سترێسام و نابێ لەم باردۆخە حکومڕان چاوەڕی باش لە من بکە چونکە من لە ئیسان ئەو کاتی نەخۆشێکی ئەو کاتی مەراقێکی مشکی باشیش ناکە ئەو کاتی من هەمیشە پێم وایە مهدەدم نا من ڕەنگە بە چای دووەم سیر کرێم ڕەنگە لەبەروی من لە فڵان لە حیزبی جەنابەت نیم لەبەروی لە
جلەکام لە ڕەنگی کەناڵەکەی بەڕێزت نییە لەبەری من ئایدۆلۆژیام لە ئایدۆلۆژیای جەنابەت نییە ڕێڕومین ئەو جارە بۆ فڵانشت دوود نەکەوتم چەپڵم بۆ لێنایی وانە کەواتەم تۆ ئەگەر من لە عەدالەتی تۆ دڵنیا بوومایە من ئاوا ڕەفتارم ناکرد هەر ئەوەی کە تاکێکی ئێماچێتە جێگایەکی تر بە غەریبی ڕەفتاری لەگەڵاکەن بۆچی تاکێک لێرە جنێو بە خاکەکە ئێدا بەڵامەچێتە خاکێکی غەریبی لەوێ بە قوربانی شاژ نەبێ لە غێرەوەی خۆشاژن تەنها ڕەنگە عەدالەتێکی جوزئی بۆ دیاری کرد بێ ڕەنگە عەدالەتەکەی ئەوروپا تەنها لە ئاسی بژەویا بێ نەک لە زۆر ئاسی تریشە بەڵام هێشتا ئەو ئاسوودەترە لەو نیشتیمانەکەی خۆی بەداخەوە کەواتە مامۆستا ئایا دادپەروەری تەنها لە بواری سیاسی و ئابووریدا یاخود لە هەموو بوارەکانی ژیان هەموو سێکتەرەکانی ژیاندا بێ دادپەروەری بەرقەرار بکرێت ئایا ئێمە تەنها پێویستمان بە ئاوە نا پێویستمان بە هەواشە پێویستمان بە خواردنیشە پێویستمان بە ئازادیشە پێویستمان بە وانە پێویستمان بە ژینگەیەکیشە تیا بژین پێویستمان بە خێزانیشە پێویستمان بۆ یەکە بە تێکەڵاوی کۆمەڵاتی عیلاقاتی کۆمەڵاتیشە لەبەرەوە بێگومان عەدالەتیش ڕاستە لە ژینگەی سیاسیا زۆر گرنگە بۆچی لە ژینگەی سیاسیا کردین بۆی کە تەوزیفێ بۆ ژینگەی کۆمەڵاتی بۆ ژینگەی قوتابخانە سیرکە بۆ لە کۆمەلگای شەرقیە لێدان لە قوتابخانەیە هەیە لەبەری ئەمە لە سیستەمی سیاسیەوەی تەخوارەوە ئەچێتە قوتابخانەوە دوای ئەچێتە خێزانەوە دوای ئەچێتە تاکەوە یعنی سوڵتەی سیاسی ڕەواتی بەخۆدا لەبەر دەرگا بێ من وەکو برادرانی هەولێرن بە شاپان بباتە دەرەوانە مدیری قوتابخانەی من بەڕوا بینە پێی وایە لە ئاسی باوکی منایە وەکو پێم وتی لە هەندێ بیرکردنەوەی ما باوک کە دەلالەتە لە باوک لە سوڵتەی سیاسی لە سوڵتەی ئیداری دەلالەتە لە تەنها لە سوڵتە نەک لە خزمەتکار بۆیە باوکشم بەڕوا بینە من بەرشەق بە مدیرەکەی قوتابخانەشم بە هەمان شێوە مامۆستای مزگەوتەکەشم بە هەمان شێوە کە دەرسم پێڵێ ئەمە بۆی قسەی جدیمانە سەر سوڵتەی سیاسیە ئەو کاتەی سوڵتەی سیاسی عادلە چاوەڕی عەدالەت لە خواتر زۆرترەکەی یەک کەسێک کە یاعقوبی ڕەنگە مەعلومێکی تازە بێ و نازانم هیوادارم دەرگایە بێ ئەگەر کەسێکی قساسیمان لەگەڵایە دەرگایەک بێ بۆ سەر ئەوەی کە لەسەرم بابەتە لێکۆڵینەوە بکرێ ئێمە تا ئێستا پێمان وایە زانستی کۆمەڵاتی ئیبن خەلدون و ئۆگوست کۆنت ئەم بابەتانە زانایەکمانەیە 200 هیجری ژیاوە یعنی تقریبا ڕێک 1200 ساڵ پێش ئێستا ڕەنگە دروست بێ ئەم قسەیە ئەگەر بڵین یەکەم کۆمەڵاس بۆ لە دنیاە بۆ ئەو کتێبێکی دانا لەسەر مرۆڤ لە زەمەنی خۆیان في زمانهم 37 خەلیفەی عەباسی هێناوە 37 خەلیفەی عەباسی هێناوە کە ئەو 37 خەلیفەیە ئەو 37 سوڵتانە هەرچی بێ نازانم بەراورد دیانەکان جا بەسم لەم بەراوردەیە کە چەند بەراوردێکی کۆمەڵاسانەی جوانە تاکەکانی کۆمەلگا بۆ هەر سوڵتەیەکیان وەکو سوڵتەکەوا بوون ئەو کاتەی سوڵتە ئەو کاتی سوڵتان ئەو کاتی خەلیفە پیاوێکی عادل بووە ئینسانێکی عادل بووە عەدالەت لە کۆمەلگایە بووە ئەو کاتی حەزی لە عیلم بۆ عیلم بڵاوبۆتەوە ئەو کاتی قاتیل و پیاوکوژ بووە پیاوکوژی و قاتیلی بڵاوبۆتەوە ئەو کاتی خەریکی جاسوسی بووە و بە هەمان شێوە بڵاوبۆتەوە یعنی ئەم بەراوردێکی زۆر جوانەکە لە نێوان 37 خەلیفەی عەباسی لە کاتی لە زمانی خۆیانە کە ڕەنگدانەوان چەند بووە لەسەر کۆمەلگا ئەوانی حەزیان لە زانست بووە ئەو کاتی کەوان لە سوڵتا بوون ژینگێکی زانستی ژینگەی لێکۆڵینەوە و تەرجەمە و نووسین هەبووە ئەو کاتی بکوژ بووە قەتل و ئەمانە بڵاوبۆتەوە ئەو کاتی حەزی لە کوشت و کاڵ بوو حەزی لە ئاوادان کردەوە لە ئیعمار بوو ئەو خەلیفەیە سەرێکە ئەمەش ڕەنگی داوەتەوە بۆیە ئەمە تەویلە بۆ قسەی بەڕێز دەکەوتت ئایا تەنها لە سوڵتەی سیاسیە لە سوڵتەی سیاسیە نیە بەڵام لە سوڵتەی سیاسیە لە ئەوانی تر زۆر گرنگترە موقفێکی من لە ماڵەوە کە باوکم گرنگتر لە مناڵەکەن وەگەرنا کاتە بە دادپەروەری لە سەروترەوە دەست لە سەروترەوە بەس بە مانای ئەوە نییە کە مادەم سەرەوە دادپەروەر نییە چونکە ئەم سیستەمە لای ئێمە هەیە جا مادەم فڵان کەس دوو لە ڕێەوە دزە بامی دز بم مادەم ئەو دیکتاتۆر مش دیکتاتۆر بم نا ئەمە ئەبێ ئەمە بەڕاستی ئەمە پێم وایە کە دەرگایەکە بەدای بخینەوە ئەمە باسی سوڵتەی سیاسیمان کرد کە زۆر واجبە زۆر زەرورە ئۆکسیجینەکەیە بەڵام من تەنها بە ئۆکسیجین ناژیم بۆ ژیانی خێزانی بۆ ژیانی کۆمەڵایەتی بۆ ژیانی سیاسی بۆ ژیانی حیزبایەتی بۆ ژیانی ڕاگەیاندن بۆ هەموو ئەمانەی تر عەدالەت پێویستیە عەدالەت واجبە ئەسڵەن عەدالەت پێچکەیەکی گرنگی ئەو جێگەیە کە ئێمە لەسەری دانیشتوین یعنی بەڕاستی زۆر جا من ئەمە ئەبینم لە حیزبێکی سیاسیە
لە بنەماڵەیەکە لە خێزانێکە لە تاکێکە دێباسی عەدالەت بۆکە لە کاتێکە خۆی لەگەڵ ئەندامانی حیزبەکەی عەدالەت نییە. بەڵام مامۆستا بوورە زۆر جار لەناو خێزانەکاندا کە هۆشیاری دادپەروەریان نییە، هەر بە نمونەیەکی بچووکە لە نێوان مناڵەکانیاندا جیاوازیەکی زۆر دەکات لەوانەیە تێشی بگەینی بڵێ کامە نادادپەروەریە بۆ فەرق و جیاوازیەک لە نێوان مناڵە بۆ ئەو مناڵی دیکە دەکەی ئەڵێ و فەرق و جیاوازی نیە تێناگا لە چەمکی دادپەروەری ئەو کاری ئەمە بۆ من لەگەڵ چەمکی باسی قسەی ئێمە یەکسانی نییە پێم وایە بابەتێکی بەدیهیش ئەگەر بڵین یەکسانی چێ و دادپەروەری چێ یەکسانی ئەوەیە کە مناڵەکەی برابچووکەی من 2 ساڵە شیرەخوا ئێمەنیش تەلەڤیزیۆن بەڵام ئەم جیاوازیە ناچێتە قاڵبی نادادپەروەری نادادپەروەری نییە دادپەروەری دانانی شتەکانە لە قاڵبی خۆیانە یعنی دادپەروەری نییە پێم وایە منە بە قەت سەرۆکی حکوومەت موچەم هەبێ ئەمە بابەتێکی جیاوازە بۆ لەبەر ئەوە ناکە ئەو لە من شتێک مرۆڤێکی بانترە دادپەروەری لەناو خێزاندا چیەگەرەوە ڕوون بکەیتەوە منێکی مناڵێکی شیرە خۆر لەگەڵ مەڵێک کە لە زانکۆم پێداویستەکانمان جیاوازە قسەکە ئەوەیە نەعەدالەتی ئەوەیە پچی بەو ڕۆژانە 25,000 بەی تێ بڵێ بچۆ نەخۆ نامخۆ بە منیش 25,000 تێ بڵێ بخۆ نامخۆ نەخێر نەعەدالەتیەوەی بە ئەو شیر بدەی بە منی شیر بدەی نەعەدالەتی و شتەکان لە جێ خۆیان دانانی نەعەدالەتی ئەوە نییە من لە بێژەری نازانم ئەفو نەعەدالەتی من لە بێژەری نازانم بەڵام تەکنیکارێکی باشم کارگێڕێکی باشم بۆ کارگێڕی تۆ دیمنەکەی بە بێژە لەبەری موچەی بێژەرێکە باشە ئەمە فەرەزە نەزانم کە باش نییە بەڵام فڵانکە زێدێنی کە ئەزانی کە لە بێژەری باشە لەبەری کە ئەتەوێت نەچێتە بەشاشە خەڵک نەیبینێ لە کۆنگریا دەنگی پێنەدرێت لە ئینتیخاباتە نەچێتە پێشەوە وانە ئەیبی لە شوێنێکی تردایێنی ئەمە نەعەدالەتیە نەعەدالەتیەوەی کە من و تۆ هەردووکمان تاکی خێزانین قەرارە ینی ئیتر هەردووکمان با بڵین لە زانکۆین هەردووکمان لە ئامادەین هەردووکمانیانی پێداویستەکانمان یەکسان بۆتەوە بۆ تۆ هەبێ پشتە دەرەوە بۆ تۆ بێ سیارەکە جوان بێ بۆ تۆ بێ ڕۆژانە 25,000 10,000 10,000 نارێ بەرە نازانانی بۆ تۆ بێ قسە بکە ینی بۆ تۆ بێ بەڵام مستەخۆمە دوجار هەر جیاوازیەکەیە من پێ دەڵم ئەمە جیاوازیەکەی منە عەدالەتەکەیە من پێم وانی عەدالەتەکەی و قسەمەوە بوو ینی تۆ بێ وڵات تۆ قوربان برا گەوریت لەبەروی نەخێر تۆ لێمە گەورتی نەخی لەبەروی تۆ شادەکە و من نەمتوانێت خوێندن تەواوکەم بەس تۆ دیبلۆمەتیان ناوە تۆ دکتۆراو هێنا بەرحاڵ تۆ بێ هاچی تۆ وتی دەمەنە عەدالەتیە چونکە عەدالەتی ئێمە لە ئاسی پسپۆڕیێنە پێمان وابێ وەڵام مادەم تۆ دکتۆراتێ ناوە تۆ قەینا بۆ تێ لەم بابەتەیە قسە بکەیت ئەمە لە پسپۆڕی نییە پێمان ئەنی ئەمەم بابەتە زۆر وتکەینەوە ئەگەر لە پسپۆڕیا فعلەن تۆ لە ئیعلام لە من زیرەکتری ئۆکەی مافی خۆتە تۆ لە من زیاتر قسە بکەیت ڕێی باشتر بۆ ڕەکانە قوبوڵتر بێ وەرگیری هێشتا معنای سڕینەوەی من نییە بەڵام لەبەر ئەوەی کە تۆ ئیعلامە تەواو کردووە و من نەمتوانێت بخوێنم لە ماڵەوە قسێکیان کرد تۆ بۆ نییە قسە بکەی ئەوە نییە فڵان و فیسا ئەو شادی هەیە هەتا وەسابێت تۆ چی ئەمە نەعەدالەتێکەیە و ئەمە ئەبێتە هۆی چی نەکە بەتەنە لە خێزان کەدا عەدالەتی لەگەڵ تاکە کاکەی ڕەنگەم تاکە لە کۆتاییە جگەوێکی خۆی نەعادل بێت تۆ لەگەڵ ئەو جەماعەتە ئەچێتە پێگەیەکی کۆمەڵایەتی سیاسی بێتە دوکاندارێک نەعەدالەتیەکە میوەکان بە ئەشارێتەوە بۆی کە جوانەکە بۆ من تێکا خراپەکە بۆ تۆ تێکە بە یەک چاو سەیرمان ناکە وانە ڕەنگە ئەو زلامە فرسەتی حکومڕانی بۆ ڕێکە ببێتە حکومڕانێکی خراپ بۆ ئێمە و ڕەنگە خێزان پێک بێنێت و بێتە باوکی خراپ دایکی خراپ و ڕەنگە ئەمانەت زۆر جار تووشەوە بێتەوە کە جۆرێک لە تۆڵەکردنەوە لە کۆتایە بەرامبەر کۆمەلگا مرۆڤێکی بۆ من دژە کۆمەلگایان دژە خێزانیان یان زۆر جار هەمە هانی بابووی کە تووشی لادانێکی کۆمەڵاتی لادانی کە ڕەفتاری لادانێکی ڕەوشتی هەتا دوایی زۆر باش مامۆستا هەستکردن بە بەرپرسیارەتی دادگەری لە نێو تاکەکاندا تا چەند کاریگەریەوەی دەبێت لەسەر کە حکومڕانێک دادگەر بێت لە نێو کۆمەلگادەواتە خۆمان بووینەتە ئەوەی کە لەسەرەوە هەیە دادگەر نەبێت و دادپەروەر نەبێت لە نێو کۆمەلگادا خۆی دەرونی مرۆڤ ئاڵۆزە زۆر ئازاتیە و سەختیشە مرۆڤ بتوانێت لە سروشتی مرۆوی دەرچێت ئێمە هەمومان سروشتێکی ئاژەڵیمان هەیە ئەی من کە لێرە قساکەم من تەنها ئەم مرۆڤە نیم کە تۆ بینی سروشتێکی ئاژەڵیم هەیە ئەگەر کۆنترۆلی نەکەم ڕەنگە زۆر خراپتر بم لەوانەی کە تۆ تەسەورەکەی هەیە ڕەنگە زۆر خراپتر بم لە گورگێک بە ئەستەم ئەڵەن گورگەکان بە ئەستەم لە مێیەکانی خۆیان هەڵەگەڕێنەوە بەڵام ڕەنگە من خراپتر بم لە گورگەکان خراپتر بم لە شێرەکان شێر هەتا برسینی بە ناخۆ بەڵام من هەر تێر ناخۆم بەڕاستی بەشێک بە شەرع و تەبیعەتەمان نییە یعنی زۆر جار لە جۆ مەجلیسی دانیشتنیاڵی باش ینی ئەم برادرانان بەس نییە یعنی چی لێکن ئەمە سروشتی لە سروشتی نەک سروشتی ئاژەڵی لە سروشتی ئاژەڵیش خراپتر زاڵە بەسەر ئێمە
ئەگەر ئێمە مرۆڤ نەتوانین بەسەر سروشتی ئاژەڵیمانە زاڵ بین دڕندێکی عەجیبمانە دەرەچێت. یعنی تۆ بیرکەرەوە گەر شێر ئەقلی ئێمە هەیە بووە بۆ قووەتە و بەو دان و بۆ کەڵبانەوە زۆر خەتەرتە دەرەچوو لەوەی کە ئێستا هەیە. ئەمەوێ بڵێم مرۆڤی ئازا ئەو مرۆڤەیە کە نەک بەسەر سروشتە مرۆڤەکە ئازاڵ بووی کە پیاوێکی وەک عەلی وەردی ئەڵێ هەمومان عەدالەتمان بۆ خۆمان پێ خۆشە. من حتا دنیا لەگەڵ عەدالەتە بەس ئەگەر بەیانی بێم عەدالەتەکە لەسەر نەفسی خۆم بێ بە هەموو موبەڕێ لێ من موبەڕات بێم بۆ ئەمە ئەو عەدالەتم تا ئەو شوێنە قوبوڵە کە لە بەرژەوەندی خۆمە. خۆ کەسانی کە نەعادلیشن عەدالەتیان قوبوڵە بەزەو کاتایی لە ینی بورهان و بانی بۆ دێنەوە تا لە بەرژەوەندی خۆیانە. بۆیە لەبەر ئەوەی جەنابەت ئێمە گرنگە عەدالەت فێر بین خۆمان پەرۆ دەکەین. عەدالەتمان تەنها بۆ نەفسی خۆمان پێ قوبوڵ نەبێ، عەدالەتمان بۆ ئەوی تریش پێ قوبوڵ بێ. ئەگەر لەسەر نەفسی لەسەر ژیانی خۆشمان کەوت، ئەگەر خۆشمان بووینە قوربانی، ئەمە کاری پێغەمبەران بوو، ئەمە کاری فەیلسوفە عەزیم و عاریفەکان بوو، ئەمە کاری مرۆڤێکە کە بە مانای مرۆڤ بوو نەک بە مانای ئاژەڵی. ئەکرێ من ئاژەڵێ بم لە نای مرۆڤە. ئەو مرۆڤەی کە عەدالەتی لە نەفسی خۆی خۆشترەوێ ئەوە مرۆڤێکە کە گەیشتوەتە پلەی باڵای مرۆڤایەتی. هەر ئەوە بەسە کە عومەرجانە فەرمێ ئەگەر خوا بەس ئەوەی بفەرموایە پێم وایە قورئان کافی بوو وئین حەکەمتم بەین الناس ئەن تەحکموا بالعەدل. تەنها یعنی تەنها بیرکەرەوە دین ژیان تەنها لە عەدالەتا کورکەرەوە بڕوام وایە زۆر شتێکی جوانە بێت. خۆشترین ژیان دروستە بوو لە تایب خۆشترین ژیان ئەمە بۆ من ڕووستە بۆ کاسبێک بۆ پزیشکێک بۆ مامۆستایەک بۆ ئیتر تەنها ئەگەر ژیان بە عەدالەت بڕۆشتایە یعنی بە عەدالەتی بڕۆشتایە ینی شتەکە سادەکەینەوە بۆی خەڵک نەڵێ باسی فەنتازیاکەی من لە فلکە لە ترافیکم تۆ لە ترافیکی عەدالەت ئەوەیە کە من لە پێش تۆ وەستاوم تۆ لە تەنیش مۆتەی مەکە وانییە عەدالەت ئەوەیە من لای ڕاستم 2 دقیقە وەستاوم تۆ ئەوە 2 دقیقەی تر بۆستی پێویستمان بە زۆر شتی تر نابوو. بۆیە کاتی عەدالەت تەوزیفەکەین لە سوڵتەی سیاسیەوە بۆ سوڵتەی قەزایی بۆ پەرلەمان بۆ ئیعلام بۆ خێزان بۆ قوتابخانە بۆ زانکۆ ئەزانی چەند جوانە بێ ئەزانی ڕخنەی ئێمێسا من لەگەڵ خوێندکارانی زانکۆ زۆر تێکەڵە بم ئەزانی زۆریان گلەیانەوێ کە مامۆستایانی زانکۆ بەداخەوە حرمەتم بەشێکی زۆریان عادل نین لەسەر ڕەگەز و لەسەر دەم و چاو لەسەر فڵان و فیسا حکومەدەن. من قوتابیەکەم ئیحساسم چییە؟ ئیحساسم چییە نەعەدالەتیم لەگەڵەکرێ من لە ئاستی زانستی لە تۆ زیاتر هەوڵداوە بەڵام لە حیزبەکەی تۆ نیم بەڵام من ڕیشم نییە بەڵام من سەرکۆشم لەسەرایە بەڵام من ئافرەتێکم بە چای مامۆساکە و ئافرەتە نیم کە جوان بم ئەو ئافرەتە نیم کە مامۆساکە و پێ بکەنم بۆ نمونە ڕەنگەم قسانە ڕق بێ بەڵام قسانە حەقە ئەم قسانە من ڕۆژانە بەرکەوتنمانەیە وە چەندین خوێندکارێ دڵیش کاوە لەسەر ئەمە. ئەزانی ئەگەر عەدالەت تەوزیف بکەین لە ئاستی کۆمەڵایەتی ئاستی خێزانی ئاستی سیاسی ئاستی حیزبایەتی چ کۆمەڵگایەکی جوان بۆ دەرەچێت. ئافرم بۆ ئەوەی کە عەدالەت لەسەر نەفسی خۆی پەروپەیڕەوەکە وەڕێ ناداوانتریش سنووری عەدالەت ببەزێنن. کەواتە مامۆستا ئایا دادپەروەری تەنها لە کردار و ڕەفتاردا یاخود قسە و هەستەکانیشمان نەگرێتەوە؟ عەدالەت فعلە پێش عەدالەت فعل بێ عەدالەت بیر و ڕاو بڕوای پێبوونە من ئەگەر لە ناخی خۆمان بڕوام بە عەدالەت نەبێ ناتوانم ممارەسەی کەم ڕەنگە بەوتن بیرم بەس لە ناخی خۆم بڕوام پێ نەبێ زانی لای تۆ مجامەلاکەم لەبەروی لێرە مەڵم عەدالەت شتێکی زۆر باشە عەدالەت یاخوا ماشەڵڵا لە عەدالەت بێ ها ئەیلێم بەس کە چوومە ماڵەوە عادل نیم کەواتە عەدال لە نەفسی خۆمانەیە بێ عەدال لە بیرکردنەوە ما بێ مەبدە پرەنسیپ بێ کە عەدالەت پرەنسیپ بوو ئەبێ عەدالەت کردار بێ کە عەدالەت کردار بوو ئەبێ عەدالەت ڕەفتار بێ و عەدالەت دەبێ حتا ئیحساس بێ یعنی ئەڵێ ئەصعەف الئیمان چی ئەصعەف الئیمانەوەی کە بەدڵ پێ ناخۆش بێ بەدڵ ئەوەیە کە من ینی قێزم لێ بێتەوە لە ڕەفتاری کە ئیبینم هەر بە ئیمۆشنی دەم و چاوم ئەوە نزمترین پلەی عەدالەتە پێم وایە. زۆر باشە مامۆستازان زۆر بە کورتی چی بکەین بۆی کە دادپەروەری بچەسبێت لە کۆمەلگادا لەسەر ئاستی تاک چکەمە شتە بابەتەکەمان لەسەر ئاستی تاک و ئەوواز لە دەسەڵات بێنە کە ڕۆناکەم پێمە دادپەروەر ببێ. وەڵا ئەوەی کە بۆ نەفسی خۆمان پێمان خۆشە بۆ وانیش پێمان خۆش بێ ئەوەی کە بە نەفسی خۆمان بۆ نەفسی خۆمان بەڕایە بینین بۆ وانیش بەڕای بینین ئەوەی کە بۆ حیزبەکەی خۆمان بەڕایە بینین بۆ وانیش بەڕای بینین ئیتر پێم وایە ئیتر ئەمە بەسە بۆی کە لانێکم بچینە سەر ئەو سکەی کە پێوترە سکەی عەدالەت و ژیان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا زانست توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ وتە جوانەکانت. بەڵێ ئازان خولێکی هاوینەی خۆبەخشی کراوەتەوە پێکەوە بینەری ئەو خولە دەبین زانین باز لە چی دەکەن و کار و چالاکیەکانیان لە چی پێک دێت. هاوین کە هات
ئیدی ململانەی خولەکانی بەهێزکردنی ئاستی قوتابیان گەرم دەبێت. ڕێکخراوەکان بەشێکیان بە ئامانجی کار و کەسابەت و لە بەرامبەر بڕێک پارە مامۆستا و قوتابیان لە دەوری خۆیان کۆ دەکەنەوە. ئەم مامۆستایانەش هاتوون خۆبەخشانە ئەوەی لە توانایاندا هەیە خزمەتی قوتابیانی دەڤەرەکەیان بکەن، بە تایبەتی ئەو قوتابیانەی توانای مادیان کەمە و ناشکرێت لەبەر جیاوازی چینایەتی لە خوێندن و زانست بێبەش بن. ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەو خولە تەنیا ئەوەیە کە هاوکاری کەسانی کەم دەرامەت بکەین، ئەو قوتابیانەی کە ناتوانن بۆی خراپی باری ئابووریانەوە بچن بەشداری لە خولە پەیمانگە بە پارەکەم بکەن. ئەم خولە ڕێژەی مامۆستایان تێدا بە میلاک و وانە بێش نزیکەی 90 مامۆستامان هەیە و ژمارەی قوتابیان بەشدار بوو لە قۆناغی یەکتانەوە نزیکەی 900 قوتابیمان هەیە و سەرجەم قۆناغەکەم واتە قۆناغی یەکتانەوە و سەرجەم بابەتە ئەساسەکان تێدا دەخوێندرێن. ئەو ئامانجانەی کەم خولەی بۆ کراوەتەوە یەکێک لە زۆر ئامانجە گەورە و پەروەردەیەکانە کە بریتیە لەوەی کە ئەو منداڵانەی لە مەکتەب تەواو بوونە بۆی لە کۆڵان نەسوڕێنەوە، بۆی کە کاتەکەیان بە فیڕۆ نەچێ بە مۆبایل و بە ئایپات و بە کۆمەڵشتی لاوەکیوە ئەم خولە هاتووە سەرقاڵان بکات دووبارە بە عیلم و زانست و زانیاریەوە ئەو کات و ئەو فەراغیان بۆ پڕ بکاتەوە. یەکێک لە ئامانجە پەروەردەیەکان کە ئامانجێکی پیرۆزە. زۆرینەی ئەو مامۆستایانەی خۆبەخشانە وانە دەڵێنەوە دانەمەزراندنیان لەلایەن حکوومەتەوە نەبووەتە هۆکاری ئەوەی زانستەکەیان پێشکەشی قوتابیان نەکەن، بەڵکو هاتوون تا ئەوەی بیبەخشنە قوتابیانی سنوورەکەیان. ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەو خولە کە خولێکی خێرخوازیە بۆ ئەوەیە کە ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن یانیش ناتوانن کە بچنە مەکتەبێکی ئەهلی بڕەپارەیەکی زۆر بە خولێک بدەن بۆ ئەوی تەلەبەکان زیاتر فێرزانیاری بن. ئامانجی ئێمە لەم خولە خێرخوازیەدا هاوکاریکردنی قوتابیانی کەم دەرامەتە، چکە بەڕاستی هەموو قوتابیەک ناتوانن بە پارە بخوێنن و لە بەرامبەر بەرپرسیارەتی دینی و ئەخلاقی و ڕەوشتی و خۆشەویستیمان بۆ کەرتی پەروەردە و قوتابیان نێڵی کەرتی پەروەردە بۆ دواوە بچێت و کەرتی پەروەردە بکەوێتە بازرگانی. لە شوێنی وتنەوەی خولەکانیش بەڕێوەبەری بەشێک لە قوتابخانەکان وەک هاوکاریەک دەرگایان بەڕووی ئەم گروپە مامۆستایەدا کردووەتەوە. بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕانیەش پشتیوانی خۆیان بۆ ئەو گروپە لە مامۆستایانی خۆبەخش دەردەبڕن. ئەمە قوتابخانەی بەرهەم بە هەموو شێوازێک لە خزمەتیان داین، هەر لە پێشکەشکردنی بینا و هاوکاریکردنیان و خستنە بەردەستی هەموو وەسایلەکانی پەروەردەیی و هەروەها ژینگەی و ئێمە هەر هاتنمانە ڕۆ بە ئیشراف هاتون هاوکاری پشتیوانی تەواویان دەکەین، هیواداری بێتە کەلتورێک کە ساڵان لە هەموو قوتابخانەکان ئەگەر ئەم ساڵ سێ قوتابخانەمان هەبێت ساڵانی داهاتوو ببێت بە 20 لە مستەقبل هەموو مەکتەبێ خولی بێزکردن کاتەوە لە مانگی حەوتدا و سوپاسیان دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی لەو کۆمەڵە گەنجە. ئەم هەنگاوەی مامۆستایانی خۆبەخش زیاتر قوتابیانی خۆشحاڵ کردووە بەوەی بێ بەرامبەر بوونی ئەم خولە بارگرانی مادی لەسەر شانی ئەوان هەڵگرتووە. دەستخۆش لە مامۆستایەکان دەکەین کە ئێمە فێرکردو سوودی لێگرتوونە هیچ بڕەپارەیەکی نادەین، ئێمە زۆر دەستخۆشیان لێ دەکەین. سوودی زۆر بۆ ئەم خوشتی زۆر باش فێر بووینە و لەگەڵ ئەوەشدا خولەکە بێ بەرامبەرە دەستخۆشی لە مامۆستاکان دەکەین و هەموو دەرسەکانمان بێ بەرامبەر پێدەڵێن بەڕاستی دەستخۆشی لە مامۆستا بەڕێزانە دەکەین کە بێ بەرامبەر دەستمان پێدەڵێن. زۆر باشە چەپڵێک بۆ لێرە. ئەو مامۆستا خۆبەخشانە کە ژمارەیان نزیکەی 90 مامۆستایە لە سنووری ڕاپەڕین با شێوەیەکی خۆبەخش لەسەر ئەرک و باخەڵی خۆیان خول و دەورەی هاوینەیان بۆ نزیکەی 1000 قوتابی و فێرخواز کردووەتەوە. هەر پرۆژە و کارێک کە زانست و زانیاری ڕوون و دروستی لە خۆ گرتبێت و بێ بەرامبەریش پێشکەشی خەڵک بکرێت ئەوە ئامانجەکەشی ڕوونە کە جگە لە خزمەت و خەمی کۆمەڵگا هیچی تر نییە. لادەڤەری ڕاپەڕینەوە
ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. وڵاتزان خۆشەویستان بە یارمەتیە و کارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازم کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگی سوود و ڕۆژانەندی ئێوەی ئازی بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.